15 چواری ساڵی 1911 لە دایکبوونی گەورە زانە و وتاربێژ و نووسەری ئیسلامی گەلی میسر شێخ محەممەد متەوەلی شەعراوی ناوبرا وەزیری ئەوقافی میسر بووە باهووی کاریگەریەکەیەوە و خزمەتێکی بەرچاوی مسلمانان و ئیسلامی کردووە. وتاربێژێکی کارامە و لێزان بووە و بە زمانێکی سادە و پڕحکمت ئامانج و مەبەستی خۆی گەیاندووە. بە یەکێک لە مفەسیرە هاوچەرخە ئیسلامیەکان دادەنرێت بەهۆی ڕەوانبێژی و کاریگەری وتارەکانیەوە بە پێشەوەی بانکخوازان ناوی دەرکردووە. 15 چواری ساڵی 1970 کۆچی دوای ژان پۆڵ سارتەر فەیلاسوفی بواری پوچگەرایی و یەکێک لە داڕێژەرانی ئەو فەلسەفەیە لە تەمەنی 75 ساڵیدا لە شاری پاریسی پایتەختی فەڕەنسا. سارتەر فەیلسوف و نووسەر و سیاسێکی فەڕەنسی بووە. فەلسەفەی لە ئەڵمانیا تەواو کردووە و کەوتۆتە ژێر کاریگەری فەیلسوفە پوچگەراکانی ئەڵمانیاوە. سارتەر ساڵی 1905 لەدایک بووە. لە هێزە نهێنیەکانی فەڕەنسادا خزمەتی بە وڵاتەکەی کردووە. 15 چواری ساڵی 1982 لە سێدارەدانی فەرماندەی سەربازی میسر خالید ئیسلامبولی و 5 لە هاوکارەکانی بە تۆمەتی کوشتنی ئەنوەر ساداتی سەرۆکی میسر کە لە 6 دەی ساڵی 1970 لە نمایشێکی سەربازیدا کوشتی و هەر ئەو ڕۆژەش دەستگیر کرا. دایکی کاتێک هەواڵی لە سێدارەدانی کوڕەکەی بیست 4 سینی شیرینی بە گەڕەکەکانی دەوروبەریدا بەخشیەوە و دەیگوت کوڕی من شەهیدە و بەرەو پلە بەرزەکانی بەهەش دەڕوات و کاتێکیش خالید ئیسلامبولی بەرەو دادگا بەڕێ دەکرا بە نەعرەتی شێرانەوە هاواری دەکرد بۆ ڕۆژنامەنووسەکان و دەیگوت منم خالید ئیسلامبولی، منم بکوژی تاغوت ئەنوەر سادات. دەوڵەتی میسر ئیخوان الموسلیمینی بە تۆمەتی کوشتنی سادات تۆمەتبار کرد و کەوتە گرتن و ئەشکەنجەی ئەندامەکانی. دوای کوشتنی سادات حوسنی مبارەکی جێگری شوێنی ناوبراوی گرتەوە و بە درێژایی 30 ساڵ لەو پۆستە مایەوە. خالید ئیسلامبولی ڕۆژی 15 یەکی ساڵی 1958 لە میسر لەدایک بووە و کولەی سەربازی تەواو کردووە.